بۆ بەڕێزان حکوومەت و پەرلەمانی کوردستان و عێراق ڕێکخراو لایەنە حکومی و ناحکومیە بیانیەکان نەتەوە یەکگرتووەکان باڵیۆز و قونسوڵگەری و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان ڕایگشتی و ئازادی خوازان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕاگەیاندنە بینرا و بیسراوەکان لە کاتێکدا گەلانی دنیا سەرگەرمی پیادەکردنی ماف و ئازادیەکانی خۆیانن و چێژ لە ژیان دەبینن لە هەمان کادا گەنج و پیر ژن و مناڵی گەلی کوردی ستەمدیدە لە ژێر بۆمب و ئاگری هێرشی تانک و فڕۆکەکانی ڕژێمی تورکیادا شەهید دەبن. شەرمێکی گەورەیە کە بە بەرچاوی جیهانەوە گەلێکی قارەمانی وەکو گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە ژێر هەڕەشەی جینۆساید و داگیرکاریدایە. لە کاتێکدا هەر لەو بەشە بریندارەی کوردستاندا بە هەزاران شەهید و بریندار لە پێناوی ئاشتی و ئارامی جیهاندا بۆ تێکشکاندنی تیرۆریستانی داعش خۆیان کردوتە قوربانی. ئێمە وەکو لایەنە سیاسیەکان و مامۆستایان و ڕۆشنبیران و تەواوی خەڵکی بە شەرەفی قەزای سەی سادق لە باشووری کوردستان هەموو دەستدرێژیەکی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئیدانە و ڕسوا دەکەین و پەستی و تووڕەیی خۆمان ڕادەگەێنین. لەلایەک داوا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان و تەواوی وڵاتانی دنیا دەکەین کە بە ئەرکی مرۆیی و ئەخلاقی خۆیان هەستن و هەرچی زووە هێرشەکانی سوپای تورکیا ڕابگرن و بە پێی یاسا نێودەوڵەتیەکان سزای ئەو دەستدرێژیانەی حکوومەتی تورکیا بدەن و هاوکاری خێرا بۆ لێ قەوماوان و ئاوارەکان دابین بکەن لە هەمان کاتا و لەلایەکی ترەوە داوا لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەین کە یەک ریزی نیشتیمانی بپارێزن و هەوڵ بدەن لایەنە سیاسی و جەماوەریەکان یەک بخەن بۆ پشتیوانیکردنی گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان و کار بکەن بۆ کردنە دەرەوەی سەرجەم بن کە سەربازەکانی حکوومەتی تورکیا لەسەر خاکی عێراق و هەرێمی کوردستان. ji bo mayendebûna berxwedan ji bo mayendebûna destgeftê gelê Kurd lazim e her kes alîkarî û vê berxwedanê mezin bike ji bo ku mayende bimîne destgeftê me di destê me de ji bona wê tevayî gelê me lazim e li ser wî asasî alîkariyê bike û her kes lê çiş destê wî were gelekî di nava çalakiya de be. Yek ji bona herêma Kurdistan Perlemanê Kurdistan lazim e di wî aliyehane de dewleta Tirkî li vê derê bi kêfa xwe necûle. Di alî aborî de lazim e em dewleta Tirkî di vê derê de em têk bibin. Lazim e ew bargehê dewleta dagirkerî Kurdistanê de gelê me li vê derê helwesta wî hebe li dijî wê dagirkeriyê ji bo wê alîkarî di vî alî digerekî her kes destê xwe dirêj bike û di ber xwe bide.